وەکو دەبینرێت خۆڵ و خاشاک و پلاستیکێکی زۆریش لەگەڵ ئاوەکەدا هاتۆتە قەراخ ڕووبارەکەەوە. ئێرە سەر ڕووباری سیروانە و بە دیاریکراوی ژەم شوێنەی کەمنی لێم پێوترێت پردی کۆن کە ڕێگەیەکی لاوەکیە ناحیە سیروان بە گوندەکانی قەزای سەی سادق بەیەکەوە دەبەستێتەوە. بارانباری نیەم چەند ڕۆژەی ڕابردوو بە جۆرێک ئاستی ئاوی ڕووبارەکەی زیاد کردووە کە ڕێگەکەی بە تەواوەتی بڕیوە قەتعی کردووە و ئێستا هیچ ڕێگەیەک نەماوە کە ناحیە سیروان و گوندەکانی قەزای سەی سادق بەیەکەوە ببەستێتەوە. مەبەستم ئەم ڕێگە لاوەکیەیە و دەخڵ و دانی جوتیارانیشی بە تەواوەتی داپۆشیوە. قسەم لەگەڵ چەند جوتیارێکا کرد یەکێک لەوانە وتی کە 100 دۆنم گەنمم بە ئاوی ڕووبارەکە داپۆشیوە ئەمساڵ هیچ ناتوانین هیچ سوودێک لەم دەخڵ و دانەوە بگرین کە کردومانە. دوایین ساڵ کە بم ڕێژە زۆرە ئاو هاتووە ئاوی ڕووباری سیروان زیادی کردووە ساڵی 2019 بووە. جوتیارەکان وتیان کە ئێمە ساڵانە ئەم ئەرزانە داچێنین بە گەنم و جۆ و دەخڵ ودان ئیدی هەر ساڵێک کە ئاو کەم بێت ئەتوانین ئیسفادە لە دەخڵ و دانەکەمان بکەین. ئەگەر هەر ساڵێکی ژۆک و ئەمساڵ ئاو زۆر بێت ئەوە دەخڵ و دانەکەمان بە تەواوەتی لەناو ئەچێت و ناتوانین هیچ سوودێکی لێ ببینین. وەکو دەبینرێت خۆڵ و خاشاک و پلاستیکێکی زۆریش لەگەڵ ئاوەکەدا هاتۆتە قەراخ ڕووبارەکەەوە. ئەگەر بڕی بارانبارین زیاتر بێت ئەم ڕێگەیەش بە تەواوەتی دادەپۆشێت و ئاستیاوەکە زۆرتر بەرز دەبێتەوە. چەند کارگەیەک لەناوم ئارزانەدا هەبوون کارگەی چەولم و خەسالە و کەسارە بوون ئەوانیش دوو کارگەن ئەوانیش بە تەواوەتی نقم بوون و ئێستا کارکردن تیاندا ڕاگیراوە. ڕێژەی بڕی بارانبارینی 24 کاتژمێری ڕابردوو لە سنتەری پارێزگای هەڵەبجەدا نزیکەی 65 میلیمەتر بووە کە کۆی گشتی ئەم ساڵ دەکاتە 8 میلیم باران و بە بەراورد بە ساڵی ڕابردوو کە تەنها 353 میلیم بارانباری بوو تا ئەم کاتانە هەتاوەکو ئێستا نزیکەی 2 ئەوەندەونی و بارانباریوە لە چاو ساڵی ڕابردوودا کە ئەمەش ئاستی ئاوەکانی بە شێوەیەکی بەرچاو بەرز کردوتەوە و بە دیاریکراویش ڕووباری سیروان لە چاو ساڵانی ڕابردوودا ئاستیاوەکەی زۆر زیادی کردو کە بەشێکی زۆر لە ئەرزی جوتیارانی داپۆشی و ناتوانن سوود لە بەروبوومەکانی ئەم ساڵیان وەربگرن.